ئەگەر ئینسان مناڵەکانی خراپ بن زۆر نەکبەتێکی گەورەیە. بۆیە خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەمر بە ئێماکە یا ئەیها الذین ئامنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا، خۆتان و ماڵ و مناڵتان لە ئاگری جەهەنم بپارێزن. ئەو ئاگرە جەهەنمەی کە سوتەمەنیەکەی ئاوایە، خۆتان پارێزن. ئێمە بە تایبەتی لەم زروفەی کە تێی کەوتین کە زروفێکە بەڕاستی جیاواز لە هەرچی زمانی تر هەیە، زروفێکە کە تۆ بە تەنیا خاوەنی مناڵەکانت نیت، بەڵکو دەرەوەش بەڵکو هاوڕێکانیشی کاریگەریان هەیە لەسەری، مامۆساکەی کاریگەری هەیە لەسەری لە مەکتەب و لە قوتابخانە، تەنانەت مۆبایلەکە و ئایپاتەکەی ناوماڵی شت لە تۆ زیاتر کاریگەری هەیە لەسەری. بۆیە دایک و باوکی باش ئەبێ ڕەئیان یەک بخەن و هەوڵ بدەن پێکەوە هاوکار بن بۆ ئەوەی کە بتوانن حەقی خوا لە مناڵەکانیانە ئەدا بکەن. ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بیکەین بۆ مناڵەکانمان خۆشەویستەکانم ئەم یەک دوو خاڵەیە. ینی ئەم خاڵانە کە باس یەکەم زۆر گرنگن بۆ ئەوەی ئێمە بتوانین ماڵ و مناڵەکانمان ساڵح بێ بەقەدەر توانە، ئەوەی لە توانای توایە. یەکەمیان پەروەردەیان بکەین لەسەر عەقیدەیەکی پاک، لەسەر بیر و باوەڕێکی پاک، بە تاکو تەنیا خوا بناسن و شەریکی بۆ قەرار نەدەن، باوەڕیان هەبێ بە مەلائیکە، بە کتێبە ئاسمانیەکان، بە پێغەمبەران، بە ڕۆژی دوایی. ئەمانە هەمووی کاریگەری زۆر زۆری هەیە لەسەر مناڵ و بە قەزا و قەدەر. ئەو مناڵە هەر لە مناڵیەوە ڕایان بێنین لەسەر ئەوە. پیاوچاکان وایان کردووە وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. تماشای پیاوچاکان کە داناکان لقمانی حەکیم یەکسەر کە نەسیحەتی کوڕەکەیەکە یا یەکەم خاڵ کە نەسیحەتی کوڕەکەیەکە ئەوەیە کە لا تشرك بالله، کوڕە شرینەکەم ئامان ئاگات لە خۆت بێ، هاوبەش بۆ خوا بڕیار نەدەی، تەنها خوا بپەرستە، چونکە تەنها خوا تۆی خەڵق کردووە. خالقی تۆ بەس ئەڵڵایە، ڕۆزیدەری تۆ بەس ئەڵڵایە، ژێنەر و مرێنەری تۆ بەس ئەڵڵایە، نەخۆشی بەس ئەڵڵا لای ئەدا، ناخۆشی بەس ئەڵڵا لای ئەدا. خاوەنی هەموو ئەم کەونە و ئەوەی تایەتی و هەرچی حرەکەیەک و سەکەنەیەک لەم کەونە هەیە بەس ئەڵڵایە. ئەمە زۆر گرنگە لە مناڵە لەناو عەقڵی مناڵەکە تا بیچەسپێنی. يا بني إنها إن تكو مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله. كل شرينا كم حر يقردي ليك يقدانا مسقالة ذريك أجر لتعبيرك أبي أجر لعاصمان كان أبي أجر للزوية أبي لحرك أبي للرجل قيامة أخوائي هنا بويا حركارو كرداريك كي بكمي مزانة واش نزانی خوا لێ بێ ئاگایە، خوا لە ڕۆژی قیامەتە هەمووی دێنێتە بەردەست. ئەمە زۆر گرنگە. پاشان نوێژ خۆشەویستەکانم مناڵەکانمان ئەوەندە ئێمە تەکیدیان لەسەرەکەین بەیانیان لە کاتی خۆیان هەڵسن و خۆیان ئامادەکەن بۆ مەکتەب، خۆزگایە نیو ئەوەنە ئێحتیمام بە نوێژەکان بدەین. کوڕم کچم نوێژەکانتان کرد؟ زۆر گرنگە خۆشەویستەکانم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ وجعلت قرة عيني في الصلاة، من بالبلەی چاوەکانم لە نوێژایە. نوێژێکێکە لە گرنگترین شتەکان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر احتیمامی پێداوە و خوای تعالیش ئەمری پێکا لە قورئانی پیرۆزە، ئەفەرمێ وأمر أهلك بالصلاة، ئەمریان پێ بکە، ئەمرەکە دائیم بێ. خۆشەویستەکانم یعنی بەس ئەوە نەبێ ئەم بەیانیە هەڵێسێنی بۆ نوێژ یا ئەمڕۆ جمعەیە و ئەڵێ بێ کوڕ متر وازی لێ بێنی، نە هەموو جمعەیە، هەم حتا ئەو مناڵە لای تۆیە و ژنی بۆ تێریت و لە بەردەستی تۆیایەتی و دوای ئەوەی ژنت بۆ هێنا، لە هەموو کاتێکە کە بینیت کەم تەرخەمی لە نوێژەکانی هەیە بیخەرۆ بیری وەستەبیر عەلەیها و ئارامی لەسەر بگرە. لە مەدحی یەکێ لە پێغەمبەرەکانی خوایە کە ئیسماعیلی کوڕی ئیبراهیمی پێغەمبەرە سەڵات و سەلامی خوایان لێبێ، خوای تعالی فەرمێ وەکانە یەئمر ئەهلەه بالصەلاة، ئەمری نوێژی ئەکرد بە مناڵەکانی، والزەکا وەکانە عند ربه مرضیە. دوعاکردن زۆر گرنگە، وەکو ئێستا خوای تعالی فێری ئەو دوعایەمانەکات. دوعا بۆ مناڵەکانتان بکەن بە چاک کە خوا ساڵحیان بکا، خوا بیان کاتە ماڵ و مناڵێکی باش. دوعا زۆر گرنگە. ئینسان جاری وا هەیە زۆر هەوڵەدا، بەڵام مناڵەکەی هەست سبحان الله
هەر لا ڕێ ئەگرێ. فوضەیلی کوڕی عیاض یەکێک بووە لە پیاوچاکان، یەکێک بووە لە سەلەف و پێشینانی ئەم ئومەتە، زۆر لەگەڵ مناڵەکەی هەوڵیدا هەر سبحان الله هەر ڕێگای لارێ کرد، هەر ڕێگای لارێ کرد، تا لە ئەخیرە فەرمووی خوایە إني اجتهدت أن أؤدب عليا فلم أقدر على تأديبه. يا ربي خوايا من زور هولم دا كأدبي علي كرم بدم حر وري نقرت هر لاربو. يا ربي خوايا فأدبه لي، يا ربي توبهم تربية بدا. سبحان الله. أم كربو بيكيك لا بردهم ترم دعاي بو أكل. أم كربو يكيك للصالحين، حتى عبد الله كري مبارك كاتي برساري لي أكن درباري باشترين خلق لو زمانه، باشترين كس لو زمانه عليه خير الناس، باشترين كس فضيلي كري عياضة، ولو باشتر علي كريتي. يا سبحان الله، لو باشتر علي كريتي او علي كباوكي بدسي وجيلي كرت حرشي كريغاينا اقل والله بدعاي صالح، بدعايك كلاخي ضل ودرشي كأوبري هول الداء يتر تواو قيشتك وتاي علي اخويا من تسليم توبم نازم شي لقلاب او زور قرنقا دايكو باوك بو من على كان ينبيكن ونرمي. طبعا نرمي نواندن زور قرنقا وهاو صنجي لبيني تندوتيجي ولبيني نرمونياني هاني كسي او انا من على كان لقل من على كان النرمونيان برلا يعني كذا كيف خويا انا مشتكك الروات ولا مال تلفزيونك ابني عاوسر بيسترين قناته زار اعتيادي ابو خويا مش داعن شي دم داعه شقينه وهيج اي ترمالو مناري برلا كردوا لهمان كاتا خلقانك كتكك يلقرتوا لا بتشكتنشتو فلا قيانك اما نتلوتيجا بردوام علي بيبري خواردوا بردوام علي اقرا اتشيت دجي مالو مناري اي بخوا برا اوش تربيتني هاو سنجي پیغمبر صلى الله عليه وسلم لجيانا نيدا على المنال ونيشي دا على جن بلام تربيش يعني داوة تربية يعني شي داوة جاري واهب وانا شرعي ببنياية او انده تورا ابو همو كس ليه ترسا كاتي اشتكي نا شرعي ببنياية او تربيتي صح تربية باليدان ناكري بكتك ناكري تربية بتوربون اكري لكاتي كمعصيتي خوابكري توربونك نتشيت بواري اليدان امانه بلكو توربوني بياويك بيه كجنكي ليه بترسم نالكاني ليه بترسم او زور قرنقا خوش ويسكانم